ئێمە کاتێک یەتە سەر ئەوەی بەشێک بینە دەست کەسێک بەڕێوەی بەرێ، یەکسەر بیر لەوە ئەکەینەوە ئایا لێهاتووی ئەو کەسە چییە؟ ئایا لێهاتووی کەسێک کە بەڕێوەبەری سەرچاوە مرۆییەکان بێ بەڕای ئێوە ئەبێ چی بێت؟ جا پێم خۆشە ئامادە بن کە قسە لەسەر مۆزوعەکە بکەین. بەڵێ پەرێز، دکتۆرە پەرێز فەرموو. بەڵێ سپاس مامۆستا. ڕاستی لەلای من بەو ئەوەندە بەشداریکردنم لە ڕێکخراوەکان گەیشتمە قەناعەتێکی، یعنی بەبێ ئەوەی کە هیچ شتێکی بخینمەوە یان بزان ئەشارچیەوە، بەس گەیشتمە قەناعەتێکی ئەو کەسە دەبێت کەسێکی دەقیق بێتن و کەسێک بێتن تا ڕادەیە کۆمەڵایەتی بێتن، یعنی بەمانەی ئەوەی نەمتەکانی بەشەر بخێنتەوە یان لە نەمتەکانی بەشەر شارەزایی هەبێتن، ینی بتوانی تەصنیفیان بکات هەر کەسە و لە بۆ چی ئیشێک باش، ینی کەسەکە ئەو زیرەکی تێدا هەبێتن بتوانین بە پێی نەمتەکان هەر کەسە لە شوێنی خۆی دابنێتن. و گرنگترینیش ئەوەی لە هەر ڕێکخراوەکی یان لە هەر کۆمپانیایەکی پێویستە کەسێکە قیەم و بنەما و ڕوئیەی ئەو ڕێکخراوە بزانی چییە بە تەواوەتی ئەو کەسێکە بەڕێوەبەری هیومانیتەوە بۆ ئەوی بەپێی ئەوە کەسەکە هەڵبژێریتن و بە تەکیدیش دەبێ دادپەروەر بیتن، یعنی دادپەروەرەکەی لەوەی بیتن کەسی خوازرا و یان لەبەر هەر هۆکارێکی ناسیار و ئەو شتانە لەو شوێنەدانێتن کە ڕەنگە شیاو نەبیتن. زۆر ڕاست. هەر ئەوەندە بوو لەلای دەستان خۆش بێتن. وەڵای مامۆستا گیانیەکەم لە پەیوەندیدا زۆر بەقەوت بێت. دوو فەنی لەقناعی زۆر بەقەوت بێت. سێم ئەوەیە کە لە پێکەری دامەزراوە بزانێ و ئاماژەت پێدا، هەروەها پلانی استراتیژی بزانێ ئەو دەستگایە چۆن لە بەشەکانی دابەش بووە، هەر بەشێکیش چ ئەرکێکی هەیە و هەروەها هەر بەشێکیش پێویستی بە کام مۆزەفەیە، تایبەتمەندی مۆزەفەکان چییە و وەسفی وەزیفی هەر فەرمانبەرێک و جۆرەکانی کەسایەتی بزانێ. کۆمەڵش لەم بابەتە. دەستەکانە خۆش بە. کەیتر مامۆستا بەڵێ فەرموو. مامۆستا بە بڕوای من پێویستە کەسێکی لێهاتوو بێت لە ڕووی قەناعەت پێهێنان و نەرمونیان بێ، کەسێک بێ ڕازگۆ و دادپەروەر بێ، کەسێک بێ شارەزایی هەبی لەو بوارەی خۆیدا کە لێی دادەندرێ و زانینی بەرنامە و پرۆگرام و پلان و ئایدیای ئەو ڕێکخراویان ئەو کۆمپانیای، یعنی ڕوئیا و دیدگا و ئەو دیدگای ئەو ڕێکخراوەی بزانێ ئایا ئامانجی بابرین چەند ساڵی داهاتوو یان دیدگای چەند ساڵی داهاتوو ئەو ڕێکخراوە یان ئەو کۆمپانیای چییە، لەوەی بەوردی ئیشی لەسەر بکا و با بڵێن ئەو کەسانە بەو شێوەیە پەروەردە بکات، بەو شێوەیە ئاراستەیان بکات. خۆش بە. هیوا ڕاشید. بەڵام مامۆستاجان وەکو بەڕێزانە گوتیان زۆربەی خاڵەکانیان گۆ، بەڵام بەڕای من یەکێک لەو خاڵانەی کە نەگوترا چارەسەرکردنی کێشە زۆر بە خێرایی بیرکردنەوە لە کێشەکان و هاوکێشەی چارەسەرکردنیان. دەست خۆش. پرۆبلم سۆڵڤینگ، چارەسەری کێشە. دەست خۆش. بەڵێ مامۆستا خەبات. ببورن مایکەمیشی ناکرد. یەکێک لە خاڵە زۆر گرنگەکان شارەزابوونە لە بواری پەیوەندی و عەلاقات، واتە لە ئەم کەسە گرنگە بتوانێت خەڵکانێکی باش بناسێت بۆ ئەوەی کەسە گونجاوەکان بدۆزێتەوە بۆ شوێنە گونجاوەکان. دووەم شارەزای بواری ناسینی کەسایەتی بیان کۆرس و دەوراتی لەم وارەیە خوێن بێت بۆ ئەوەی بتوانێت چ کەسێک بۆ چ شوێنێک گونجاوە و نمەتە کەسایەتەکان بناسێت تاوەکو بزانێت چی لەگەڵ ئەمیشەیە هەڵەکە، چونکە هەموو ئینسانەکان خاوەنی خاڵی قووەت و خاڵی زوعفن. ئەو کەسی کە دانرێت بۆ ئیشێک با بڵین گونجاو بێ لەگەڵ ئەو شوێنەیە. ئیضافەتەن بۆ ئەوەش هونەری بەڕێوەبردن و ئیدارەدانە، ئەمە پێویستە کاو کەسە ئەم هونەرە بەباشی بزانێت تاوەکو بتوانێت سەرکەوت بێتەیە. دەستان خۆش بن. دەستەکانە خۆش بێت. زۆر زۆر سپاس. بەڕێزان سپاس بۆ بەشداریکردنتان. ڕاستەکەی ئاماژەتان بە زۆرێک لە وەکو ئەڵێ گرنگترین لێهاتوویەکانی بەڕێوەبەری سەرچاوەی مرۆیی کرد.
کە تۆپ دانیان واتە ئەوەی لەسەری سەرەوەی و زۆر گرنگە کۆمیونیکیشنە. کۆمیونیکیشن واتە علاقات. تۆ چۆن پەیوەندی دروست دەکەی، تۆ چۆن خەڵک بناسی، تۆ چۆن خەڵکەکان بناسی. هیوا هەیە ئەوەندە ئەزمموی هەیە کە زۆر بە ئاسانی لە کاتی مقابلەکردنە ئەتوانێت کەسێکی دروست هەڵبژێرێت، چونکە تۆ پێویستت بە کارمەندی نوێ هەیە. تۆ جاری وا هەیە ئەبێ ئەوەندە لێهاتووبی لە پەیوەندیەکانە بزانی ئەم شوێنە بەچی بەکێ پڕکرێتەوە باشە. کەواتە بواری پەیوەندی یەکێکە لە بوارە زۆر گرنگەکان کە ئاماژەتان پێکرد بۆ هەندێک شتی ژێر پەیوەندی بە پەیوەندیەوە هەیە، بەڵام هەر بەجیاش ئەکرێ واسی لێ بکەی لێهاتوویی لە قسەکردن، لێهاتوویی لە قەناعەت پێکردن، لە حەساسبوون بەرامبەر بە تێگەشتن لە بەرامبەرەکان، کە ئەمانی کە باسمان کردن بە شێوەیەکی گشتی هەمووی پەیوەندی بە خودی پەیوەندیەوە هەیە، میکانیزمی پەیوەندی و چۆنێتی و سەرکەوتن لە پەیوەندیە. وە بەڕاستی وەکو ئاماژەشتان پێکرد زۆر پێویستە ئەو کەسەی کە لە هیومن ریسۆرس مانیجمنتە استراتیژی کۆمپانیا بزانێت و خەونی کۆمپانیاکە بزانێت چییە، و هەتا شارەزای ڕۆیای کۆمپانیاکە بێ ئامانج، چونکە ئەو بەرپرسە لەوەی کە ئەو کەسانەی لەوێ کارەکەن ئەو ڕۆیایان بۆ دروستکات. بۆ نمونە تۆ کۆمپانیایەکت هەیە و 50 نەفەر کارەکە لە بەردەستە، ئەبێ ئەم 50 نەفەرە لایەن زۆر ڕوون بێ کە ئەم کۆمپانیا ئەوێ چی بەدەست بێنێ و چۆن ئەوێ بەدەستی بێنێت، واتە ئامانجەکانی کۆمپانیاکە بزانێ. تۆ جاری وا هەیە ئەڵەن وەڵی پێویستمان بە کەسێکی بەڵکومانیەوە نەتبین وەرە لەوێ ئیشکە. ئەگەر تۆ بۆت شەرح نەکەن کۆمپانیاکە نەزانی چیە، لەوێ ناتوانیت لێهاتوویەکانە بخەیتە گەڕ، هەر بێزارەبی خۆت بێزارەبی لەوێ. جا ئێمە یەکێکی تر لەو بوارانەی کە گرنگی پێین لەم کۆرسا ئەی خوێنین ئەمەیە، و شتێکی تریش کە گرنگە بواری سەرکردایەتی کردنە. چۆن قیادە وەکو قیادی ئەتوانی ڕۆڵ ببینی. کەسێکە لە هیومن ریسۆرس مانیجمنت کارەکە جیاوازە لەو کەسی بەڕێوەبەری تاقیگەیەکە. تۆ بەڕێوەبەری تاقیگەیەکی زیاتر کاروبار لەگەڵ ئامێرەکانە، بەڵام کاتێک بەڕێوەبەری مرۆڤەکان بی پێویستە لێهاتوویی قیادیت هەبێ، سەرکردایەتیت هەبێ. جا ئەمانە کۆمەڵی بابەتی گرنگن. ئێمە یان ئەوە تا ئاوا باسمان کردوون، یان ئەوەیە کە ئێمە لە ئایندا گرنگی زیاتریان پێی. خۆشەویستان، لە بەڕێوەبردنی سەرچاوی مرۆییە بۆی وێنەکە لای هەمووتان ئاشکرا بێ، ئەم چوارەمان هەیە کە ئێستا زۆرن، ئێستا زیاترن لەم چوارە، بەڵام زۆربیان هەر لەم چوارە جیانە بێتەوە. واتە ئەگەر تۆ تەماشای زۆربەی کتێبە زانستیەکان بکەی لە بواری بەڕێوەبردنی سەرچاوی مرۆییە، زۆربەی بابەتەکانیان ئەتوانی پۆلێنکەی پەیوەندی بەم چوارەوە هەیە. ئەرکی بەڕێوەبەری سەرچاوی مرۆیی ستافینە، کە ئەڵەم ستافین بووی زۆر جوان بێتە پێشچاوت. لەو ڕۆژەوە ئەزانی ئیشێک هەیە پێویستت بە کەسێکە، چۆن دیعایەک ئەەکەی بۆ ئەوی خەڵکانێک بێن لەوێ ئیشکەن، خۆ ئەو خەڵکانێکێن لەوێ ئیشکەن تۆ هەمویان وەرناگری. بۆ نمونە سیڤیان لێ وەرەگری، ئیمتیحانیانەکەی، مقابلەیان ئەەکەی، دوایی بڕیارەی دایان بنی. ئەمانە کە ئەمێننەوە پێویستە بزانی ئەیان خەیتە شوێنێ، وەهانیان ئەی ڕاهێنانیان پێەکەی، ئەو مکافەی کە پێیانەی ئەو پارەی پێیانەی خەڵاتیانەکەی پارەیانەی تێ زیادێکی بۆیان، هاندەری معنەویان بۆ دروستەکەی، هەوڵی ئەمانە لە دەستت دەرنەچن. و هەروەها چی ئەەکەی؟ تو ئەم نەفەرە هەتا ئەو ڕۆژەی کە خانەنشینە بێ یا تۆ بەجێ هێڵێ، ئەمە هەموو ئەم سیلسیلەی کە لە سەرەتای هێنانیەوە سەرنجڕاکێشانی بۆی بێ لای تۆی کارکات تا ئەو ڕۆژێک تۆ خەعاویزی لەیەکەی، ئەمە لە ستافینە جێ بێتەوە. ئەوەی کە پەیوەندی بە ڕاهێنان و گەشەپێدانەوە هەیە، ئایا دەوراتی بۆ ئەکەیتەوە، دەرسی تایبەتی پێڵێی، ئەیخێتە بەردەست کارمەندێکی تر تا تەجروبە وەرگرێ، هەل لە سەرەتاوە استراتیژیانە بیر لەوەکەی تۆ خەڵکی لێ خاوەن لێهاتوویی بێنی دای مەزرێنی، چۆن ئەم نەفەرە بەپێی ڕۆژگار بەپێی پێشکەوتنی سەردەم تۆیت گەشەی پێی، گەشە بە تواناکانی
ئەمەش بەشێکی تر واتە ڕاهێنان و گەشەپێدان. بەشێکی تر چییە؟ ئەم کەسانە چۆن بهێڵینەوە. هێشتنەوەی خەڵک زۆر پەیوەندی بەوە هەیە تۆ چەندێ ئەم نەفەروالێکی هەست بە ئاسوودەیی بکا لە دەستگاکە، چەندێک ئەم نەفەرە ئەتوانی هان بی کە بەردەوام بێت. پاشان تۆ پێویستە ئەم نەفەرە وا لێ بکەی کارەکەی بە ڕێکپێکی جێبەجێ بکە. ئەو کاتە هاندانی بۆ کارەکە ئەو ژەژێتە موتیڤیشن، کەواتە تۆ زۆربەی کارەکانی HR لەم چوارە خۆیان نەبینەوە، هەر لە ستافین و لە مەبەست پێی لە تەعیینکردن و دامەزراندن و کار بەدەستەوەدان و تەوزیفی وەزیفی و ئەوانە لە تەقاعود بۆ نمونە کە لە وڵاتان ئیشی کۆمپانیاکانیشە تەنانەت نەکرد حکوومەت. پاشان واتە خانشینکردن و ڕاهێنانیان، هێشتنەوە و پاراستنیان نەڕۆن بۆ شوێنی تر واز نەهێنن و هاندانیان بۆی کارەکە بکەن. تۆ جاری وایە 10 کارمەندە هەیە، بەڵام سیرەکەی نەفەرێک دوانیان لەبەرەوەی پاڵنەرێکیان هەیە کاری هەر 7-8 نەفەرێ بۆکەن، کەواتە هاندان زۆر گرنگە. ئێستا ئێمە لە ئایندا باسی هەر شتێ بکەین ئەکرێتەوە بیر لەم چوارە بکەیتەوە بزانی ئەچێتەوە ژێر کامیان، چونکە هەر یەکێک لەمانەش شتانێکی زۆر گرنگ یان لێ جیابێتەوە. بەرەزان ئەوەتان بیرە خەمەوە وتمان بەڕێوەبەر پێویستە پلان دابنێ، کارەکان ڕێک بخا، پێشڕەوی و ئاراستەکردن بەکاربێنێ و کۆنترۆلی بکە، تەقیمی بکە، هەڵسەنگاندنی بۆ بکە. باشە هەموو بەڕێوەبەرێکی HR ئەمانە هەر کاریەتی، کەواتە تۆ بۆ هەر یەکێ لە کارەکانی HR جارێکی کە تۆ ئەبێ ئەمانەی بەسەرا تەطبیق بکەیتەوە، چ لە ستافین بێت چ لە هاندان بێواتە تۆ بۆ ترینین، بۆ ڕاهێنان و گەشەپێدان پێویستت بە پلان هەیە، پێویستت بە ڕێخستن هەیە، پێویستت بە ئاراستەکردن هەیە، پێویستت بەوە هەیە بزانی تا کوێ گەیشتووە. کەواتە ئەرکی سەرەکی تۆ وەکو بەڕێوەبەر لە هەموو شتێکە هەرم عادەتەن هەرم چوارەیە و تۆ پێویستە ئەم چوارە بە جوانی لەسەر هەر یەکێک لە پرۆسەکانی تر جێبەجێ بکەیت. بۆ نمونە ستافین تۆ بێ پلانە بۆی هەبێ، ڕێکی بخەی، ئاراستەی بکەیت و بیل هەڵسەنگاندنی بکەیت و کۆنترۆلی بکەیت، هەر یەکێک لە شتەکانی تر. کەواتە بابەتی ئەم شەومان شتەکان وێنە عامەکە بوو کە وێنە گشتیەکە بوو کە چییە؟ ئێمە کۆمپانیامان لەبەردەستە، کۆمپانیا ئەکرێت چەند بەشێکی هەبێ. یەکێ لە بەشەکان هیومن ریسۆرس مانیجمنت، هەموو بەڕێوەبەرێ بە پلاندانان و ڕێخستن و ئاراستەکردن و کۆنترۆڵ ئیشەکانی خۆیەکات. ئەگەر لە پلانە باش بێ واتە کەسێکی پارادێک استراتیژیە. پاشان کەینە سەر بەڕێوەبردنی سەرچاوی مرۆیی خۆی، ئیشمان بەمانەیە بە ستافینە، بە ڕاهێنان و گەشەپێدانە، بە هێشتنەوەی کەسەکانە لەگەڵ هاندانی کەسەکان بۆ کارکردن. تۆ بەڕێوەبەرێکی هەیە لە شوێنێک کارەکە، محاسیبێکی هەیە بۆ نمونە، تۆ ئەبێ شتێ بکەی بۆی هانی بیت، ئەبێ تۆ لەگەڵ CEO لەگەڵ خاوەنی شەریکەکە مناقەشەی ئەوە بکەیت چی بکەی بۆی ئەو محاسیبە هان بدرێ، شارەزایی وەرگرێ. بۆ نمونە پێشتر بە دەست ئیشەکانی کردو، ئەم جارە پرۆگرامی کۆمپیوتەری بێنێ بەکاری بێنێ. کەواتە کاری بەڕێوەبەری سەرچاوە مرۆییەکان کارێکی حساسە و زۆر گرنگە و هەر ئەم شەو باسمان لەوە کرد کە جاکەرەوەی کێبڕکێکاری پەیوەندی هەیە بە هیومن ریسۆرس مانیجمنت.